پێویستە بزانین برایانی بەڕێزی من کە جۆرێک لە زوهد ئەوەیە کە ئینسان زاهد بێ لە حرام ئەمەش واجبە و فەرزە لەسەر هەموو مسلمانێک کە دوور کەوێتەوە لە هەموو شتێکی حرام. زاهدی یعنی خۆگرتنەوە لە چی خۆت دەگریتەوە لە هەرچی شتێک کە حرامە بە تەئکید دەبێ خۆت بگریتەوە. مەش فەرزە لەسەر ئینسانی مسلمان نەک تۆ خوا بناسی و بکەویتە شەراب خۆری بکەویتە حرام بەراز زینا فاحیشە ڕیبا خراپەکاری ئەمە بە تەئکید نابێت چونکە فەرزی عینە لەسەر ئینسانی مسلمان کە ئەبێ خۆی لە حرام بە دوور بگرێت. دوای ئەمیش خۆگرتنەوەیە لەو شتانەی کە گومانی تایە حسب حاڵەتی گومانەکەی وەکو ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئەگەر هاتوو گومانت لە شتێک زۆر بوو کە حرامی زۆرە خۆی لێ بە دوور بگرێ. هەروەها خۆگرتنەوە لە شتی تر لە فزوولێتی لەوەی کە یارمەتی دەرت نابێ بۆ قیامەتت لە قسەکردن لە نەزەر لە پرسیار لە هاتوچۆ لە دیدار لە پۆشاک لە خواردن لە هەرچی شتێک کە یارمەتی دەرت نابێ لەسەر عیبادەت بەجێهێنان و ڕووکردنە قیامەتت. ئەمەش جۆرێکی ترە و پلەیەکی ترە لەو زوهدە. زوهدێکی تر لەوەی لە دەستی خەڵکیایە پێویستیت بە خەڵکی نەبێ. سەحابەی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم وای پەروەردە کردبوون کە داوای هیچ شتێک لە خەڵکی تر نەکەن تا خەڵک خۆی سەدەقەکانەدا ئەگەر محتاج بوون. لەبەرەوە حتا سەحابەی پێغەمبەر هەبوو عليه الصلاة والسلام بە سواری ئێسترەوە ئەڕۆی یا بە سواری گوێدرێژەوە ئەڕۆیشت دارەکەی لە دەست دەکەوتە خوارەوە بە یەکێکی نەئەوت بی دەرەوە دەستم دا ئەبەزی و خۆی دارەکەی هەڵەگرتەوە سواری گوێدرێژەکەیە بوو. جۆرێکی تر لەو زوهدە ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی هەرچی شتێک کە پەیوەندی بە نەفسی خۆیەوە هەیە بتوانێ تەنازولی لێ بکا لەبەر خاتری خوای پەروەردگار. ئەوەی مافی خۆیەتی لەبەر خاتری خوای گەورە تەنازولی لێ بکا بۆ خەڵکێکی تر لەمانەی کە شەرعین و جائزن. باشترین زوهدیش وەکو ئیمامی ابن القەیم فەرمێ ئەفضل الزهد ئیخفاء الزهد. باشترین زاهیدێتیش ئەوەیە کە زاهیدێتیەکەی خۆی شاردە بێتەوە. والقلب المعلق بالشهوات لا يصح له زهد ولا ورع. دڵێک کە پەیوەست بێ بە حەز و ئارەزوو هەوا و هەوەسەوە شتێکی ناممکینە کە زاهید دەرچێت شتێکی ناممکینە کە خۆی بگرێتەوە لە حەز و ئارەزوەکانی. بۆیە پێویستە پەروەردە بکرێ تەمرینی پێ بکرێ هەتاوەکو ڕادێ لەسەر ئەوەی ڕووی لە قیامەت بێ و کۆڵی دنیایی بە سووکی هەڵگرێ وای لێ بێ حەز و ئارەزوەکان ڕوو بکەنەوە قیامەت. علی کوڕی ئەبی طالب ڕەزای خوای لێ بێ ئەفەرمێ إن الدنيا قد ارتحلت مدبرة وإن الآخرة قد ارتحلت مقبلة. دنيا و پشتی کردووە و ئەڕوا آخرتش أوا ڕوا و ڕوومان دێ ولكل منهما بنون. هەر یەکێک لەم کاروانە خەڵکێکی خۆی تایە و کاروان چییە؟ فكونوا من أبناء الآخرة. ئێوە کاروانی ڕێی ئاخرەتتان بن ولا تكونوا من أبناء الدنيا. مبن بكاروان شي دنياي ودنياويستان. وإن اليوم عمل ولا حساب وغدا حساب ولا عمل. أمر أبيننا وتا كارو كردوي أنجامي أدنو حسابكتان لسرني وكزلتان نابرسيتو بلام سبين برسين ويو هيج باريشي كار كردن ماو. وتزودوا فإن خير الزاد التقوى. گەنجینەی خۆتان کۆمەڵکەن گەنجینەی خۆتان پەیاکەن و لەوێ هەمووی قایمکەن. باشترین گەنجینەش تەقوای خوای گەورە لە خوا ترسانە. عەبدوڵای کوڕی عەونە فەرمێ إن من كان قبلنا كانوا يجعلون للدنيا ما فضل عن آخرتهم وإنكم تجعلون لآخرتكم ما فضل عن دنياكم. عەبدوڵای کوڕی عەونە فەرمێ ئەوانەی کە لە پێش ئێمە ژیان یعنی ئەو سەحابە بەڕێزانە و هەروەها سەرانی تابعین فەرمێ ئەوان لە دنیایە ئەژیان هەرچی شتێکیان لە دنیایە هەبوو لەیان زیادە بوو هەموویانە نارد بۆ ئاخرەتیان هۆشیان لەوێ بوو. بەڵام ئەوە تا ئێمە وا ئەژین
کە هەرچی شتێکمان لە ئاخرەت زیاد وێ بۆ دنیای بەکارهێنینەوە. ئەمە چ پێچەوانەیەکە؟ خەڵک هەدەفی گەورەی لە پێش ئێمەیە قیامەت بوو، هەر شتێکیان ببوایە، هەر دەرفەتێ، هەر سامانێ، هەر کەلوپەلێک، هەر کاتێک، هەر مەجالێکیان ببوایە یەکسەر خزمەتێکی کاری قیامەتیان پێکرد بۆی زەخیرە لە قیامەتا دانێن. بەشی دنیایان زۆر کەمە هێشتەوە، لە ئاخرەتیان نەگرتەوە بۆ دنیایان، بەڵام ئێستا ئەم خەڵکە لە دنیایان نەگرنەوە بۆ ئاخرەت. جا سەیری کە ئیمام ابن القیم ڕەحمەتی خوای لێ بە کە ساڵی 758 کۆچی دوایی کردووە ئەفەرمێ: هذا كان في زمان عبد الله بن عون، أما لزمان عبد الله كري عون أبوه، أما اليوم فإن أكثر الناس قد زهدوا في الآخرة حتى بالفضلة. كتي لم زماني إيما ابن القيم فرمي لم زماني إيما تنانت خلقانك زيادة كي دنياش أننا كان بصدقه وخير بو إلى قيامة داينة.